بەنسبەت ئەوەی کە ئایا ئەو پەیوەندیە تەندروستە کاتێککە من بۆ نمونە شتێک ئەڵێم هەر زۆ بە ناڕاستە و خۆی یەکسەر نەفەرەکە ئەچێ بەجێیەکە بڵێ ئەمە تەندروستە کە تۆ پەیامەکەت جوانە گەیەنیت بە شێوازێکی زۆر ناڕاستە و خۆ ئەیگەیەنی و ئەوەندە تەسیری لێکە نەفەرەکە بەجێتەکە. ئەم پێشنیارەکەی من ئەوەیە ئەگەر ئەزانی شتێک پێویست ناکە ئەو بیکە لە حەد بەدەر ئەوەی پێمەکە، چونکە ئەم نەفەرە کاتێک کە تۆ ئەوەندە داخوازیت هەیە کە تۆ ناشیڵی ئەو خۆی ئەچێ ئەیکا ئەویش دوایی چاوەڕێی زۆر شت لە تۆەکە و سبەی لە مووقیفێکی بەسیتە وا ئەزانێت تۆ بێوەفایی یاوە ئەزانێت تۆ پێ نازانی یەکسەر عەکسە بێتەوە، یعنی ئەم نەفەرە ئەگۆڕێ ئیتر بۆ نمونە لەوە چێ یەکسەر بە هەڵە تێبگا وا بزانێت تو ئینسانێکی بێوەفای یاوا بزانێت تو ئینسانێکی تەنها مەسلحەتت هەیە لەگەڵ ئەو بەرەزان کاتێک کە زانیتان نەفەرێ زۆر چاکە لەگەڵتانە ئەو خۆی سنووردانانەیە ئێوە تۆزێ سنووردابنێ. یعنی بۆ نمونە من دەزانم ئەگەر هەرچی بڵێم نمونە بە خوشکەکەم ئەڵێ بەسەر چاو پێی خۆشە کاتە ئەبێ خۆم سنوورێ دابنێم نابێ هەموو شتێکی پێ بڵێم. چونکە تۆ کاتێک کە بەردەوام بم شێوازە ئەبی و بەردەوام ئەو کەسی کە توی خۆشەوێ خواخوایەتی ئیشێبی بە ملیە بەڵام تۆ ئەیکی بە دوانسیان 4-5 ئیتر زۆرە بێ ئینسان سنوورێکی هەیە لە سنوورێکە ئیتر ناکرێت نابێ وای لێبێ هەستکە ئیستیغلالیەتی نابێ هەرگیز بگەێنیتە ئەوە. یعنی ڕاستە ئەوە زۆر جێگەی دڵخۆشیە کە تۆ ئەتوانی ئیشێکی بۆ بسپێری بەڵام خۆت سنوورێک دابنێ پێشەوەی ئەو سنوورەکە دابن.